لە ناوچەی شارباژێڕم و بە دیاریکراوی لە کۆتا خاڵی سنووری عێراق ئێرانم کە وەکو لە پشتی منەوە دەبینرێ ئەوە کۆتا بازگەی سوپای عێراقا کە بەرگری لە خاک و سیادەی وڵات دەکات. بەڵام سەرڕای ئەوەی کە مەودای گەیشتن بە کۆماری ئیسلامی ئێران کەمترە لە چرخولەک، بەڵام بەهۆی نەبوونی مەرزەوە هیچ هاوڵاتیەک و هیچ بازرگانێک نەدەتوانێت هاموشۆ بکات، نەدەشتوانێت ئەو کەلوپەلانەی هەیەی بیگوازێتەوە یاخود لە کۆماری ئیسلامیەوە بێنێتە خاکی عێراقەوە. دانیشتوانی ئەم سنوورە دەڵێن ئەگەر بە هەتایە و مەرز ببوایە هاوشێوەی پارێزگاکان و ناوچەکانی دیکە ئەوە دەرفەتێکی کاری باش دەڕەخسا تا ئەوەی گەنجان و هاوڵاتیان کار بکەن و لە هەمان ڕێژە حکوومەت دەستی زیاتری خزمەتگوزاری بۆ سنوورەکە ڕابکێشی. لەم راپۆرتەدا لەگەڵماندا بن بە دوواداچوون دەکەین و بزانین بۆچی تا ئێستا مەرزێک لە ناوچەی شارباژێڕ و قەزای ماوەت نەکراوەتەوە. گوێزڵێ یەکێکە لە گوندەکانی ناوچەی شارباژێڕ و دەکەوێتە سەر سنووری نێوان عێراق ئێران لە سنووری قەزای ماوەتەوە، بەڵام بەهۆی داخستنی مەرزەکان دانیشتوانەکەی لە 7 خێزانەوە بۆ تەنیا چەند خێزانێک کەم بووتەوە. لە 2010ەوە مەرزەکانی ئەم ناوچەیە بەهۆی نایاسایی بوون و دروستبوونی گرژی و پێکدادان داخراون و تا ئێستا نەکراونەتەوە. ئەم پرسەش بۆتە هۆی بێکاری و کەنارکەوتنی ناوچەکە لە هاتوچۆکردنی هاوڵاتیان و بازرگانان. 18 ساڵێکە داخراوە، بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئێمە لێرەوە داواکەین ئەو مەرزانە بکرێتەوە، هەم ئەبێتە بەرژەوەندێکی باش بۆ حکوومەت هێرێمی کوردستان بۆ سەرخان و ژێرخانی ئابووری و خەڵکی ناوچەکەش لێرە بەگشتی سوودمەند دەبنلی. لە دوای نەوەویەکەوە مەرز بەردەوام بووە حتا وەکو کۆتایی 2010، بەڵام بەداخەوە لە 2010 ئیتر سەبەبی چی بوو کە مەرزەکان داخران کێشەیەک لە بینی خزمانی ئێرانە و پاسەوانەکانی ئەوان نابوو لەوێ، ئەوە بوو ڕەنگە جەنابتان بیستدان 3 کەسی تیا کوژرا، ئیتر قەدەر ئەوە بوو بەهۆی داخستنی مەرزەکان و بەڵام بەداخەوە ئیهمالی کاربەدەستەکانیشمانە بۆ بزانم. ئەمە چەند جارێ داوامان لە جەنابی قایمقام کردووە، حتا ئەم هاوینە وەزیری پیلاندانان تەشریفی هێنا لێرە بوو. ئێمە ئەم داواکاریەمان خستۆتە بەردەمی هەموو لایەکیان. بەڕاستی مەملەکەتی ئێمە کە وێران بووە هۆیەکە بێ ئیشیە. قایمقامی قەزای ماوەتیش دەڵێ ئەوەی لەسەر ئێمە بووە ئەنجاممانداوە، بەڵام لە سەروی خۆمانەوە وەڵامێکی پێویستمان نادرێتەوە. بەڕاستی نەبوونی مەرز کاریگەری خراپی کردوتە سەر ئەم سنوورە، چکە بوونی مەرز دەیان هەلیکارە ڕەخسێنێت، جوڵەیەکی بازرگانی گەورە دروست دەکات، ئەبێتە مای ئاوەدانی سنوورەکە. لەبەرەوە بەداخەوە لە ئێستادا ئەم سنووری ئێمە کە مەرزمانە کاریگەری خراپی کردووە. ئێمە وەکو ئیدارە زۆر جار داوامان کردووە لەلایەنی پەیوەندیدار ئیشمان لەسەر کردووە، بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵامیان نەداوینێتەوە. شارباژێڕ هەڵکەوتەی جوگرافی دەکەوێتە باکووری پارێزگای سلێمانی و پشت کێوەکانی گۆیژە و ئەسمەر و قەیوان، پێنجوێن و سلێمانی و پشدەر و دووکان و کوردستانی ڕۆژهەڵات چواردەوریان گرتووە. شارباژێڕ لە قەزاکانی چوارتا و ماوەت لەگەڵ ناحیەکانی سیوەیل و زەلان و گاپیلۆن و سیتەک پێک دێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ماوەت.